هیویا دم خوش هون گلک بخیر هاتنا دمه لها بگهاندنا کردان کرد کنکشن. ابوي هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه ده برنامه ایرودا گرجیا لسر سنوری سوریا و ترکیه گهایا چه قناغه و تایبت مندک دبیجا کرد کنکشن که اگر اف گرجی لگورا حزا ترکیه یاننا اره دی دیروکا هلبجارتنین سروکاتیا امریکا دا چند جارا بر بجاری کمتر دنگین امریکیان برین بویا سروک اگر تو برسوی دزانی دیاره تو آگهداری سیستمی هلبجارتنین سروکاتیا امریکایی و اگر نه امی هول بدین وینا شروع بکین کردکی امریکی دبیجا کرد کنکشن که چما کاندیدین سروکاتیه خباتی جبو بهیس کرنا چینا ناوین یا خلکی امریکی دیکن و اف چین یا ناوین کینه هر سال به هزاران کس جه سرانسری جیهانی به گرین کارت لاتری یان گرین کارتا بشانس تین امریکا امی جوارا بیجین که او چاوایا و ناسا آژانسا اسمانیا امریکی گمیک کری دکا جبو گهاندنا کلو پالان جبو ناوندا اسمانی سلاوین دوباره بینرین لافگاندنا کردان کرد کنکشن گرجیا ناورا سوریا و ترکیه جبر بمباران کرنا بسر سنوران را هرمایا و لدمی کو ترکیه بتنی ولات مسلمانی اندام دناتو دا پشتاخوا بوی هفبندا بهیز گرم دکا گلک کاربدستین ترک و شارزاجی باور دکن هشتا دمی مایتی کرنا ناتو د سوریا دا نهاتیه و ترکیه بتنی ناوی خواه بیختا وی مترسیه زمانی تندی سرک وزیر ترکیه رجب طیب اردوغان برسف بو جه بمباران کرنا سوریا را و کشتنا مدنیان لترکیه اردوغان گوت او اندوین شیانا برسف و بروانی ترکیه تعقیب کن از دبیجم وانا اون شاشتیا دکن هلبت برسفا ترکیه نبتنی بگوتنین اردوغان بون بلکو برسفا تو باران کرنی دا و انکاری پتر لشکر برسر سنوری دیگل سوریا و گهاوی راده جی فروکین شرین ترکیه فروکا که نفرای سوری نچار کرد لانکاری دانتن بگمانا کو باریوی چکی روسیا اردوغان گوتا رخصتی افکاری اسلامی نوتونه هزار پنابرین سوری نهال ترکیانا و او پیش بینیا زیدبونا جمارا واندکتن جه انجام بردوامیا شر نفبرا هیزن حکمتی و سرحل دایا لدمکی کو مزنا افسرین ترکیا گفایا کریاره که تندکن لدیجی آلوزین سوریا لسر سنورا درست دکا گلک شارزا دوی باوره دنه ترکیا بخناکه و شرکی دیگر سوریا و لبندا هلوسته که یک گرتی ناتو بمینه حتی زمینه مایتی کرنی دو سوریا دا خوش بکا گلو زمینه کرهاتی جه مایتی کرنا بیانی دو سوریا دا چاوایا ما افسیار آراستی تایبت مندکی سیاستین ترکیا کرد بريا هر تشتي دبي مرة زانب أو مداخلين لولاتين دنين كو بهار عربي بيكاتن ورفشا سوري جهفدو جداترن لوان دران لتنه لليبياي براستي مداخله الناتو يبيكات لبلا اوجي جناتو يبيكات ولوي دري سرهلدا قاداوان هبو هرمك دستوان هبو او في يكيجي كاري ناتو يهيسان تركر لبلا لسوريا تشتك وهانينا جاليه دندجي لليبياي تنه كومك کو سرکاتیا ولت دستوان ده هبون لبلی لسوریا امن هاد بینن علوی جی پشکریا رژیم اسد دکن جبایکو پاشروجا سوریه دترسن او جبرای مسلمان و مسلمان اندن دترسن و لو ما پشکریه ددن رژیمه اف سدمن بربچاون کو امن هاد بینن جالیدن دجی مداخله که ترکیه از باور نکم مداخله که ترکیه پیک وره یعنی ترکیه نیتاوی هبو کو مداخله یک پیک بینه لبلی قبول کنه و تذکره براستی مروف دکاره ببیجه گف خوارنه که لدش سوریه و از باور دکم نتنه لدش برژما اساد لیبل ام دماوی دنرم بهتر لدش کردانه جبر که ترکیه دخوازه وکی کارتک دسته وی ده به و لدش رژما سوری بکار بینه داکو مافیم بهتر نده کردان اگر مداخله یک پیک وره نابکو لولاتین دنجه ام لید نرم مداخله ولاتین دنجه ده بهبو ولاتێکی جیران نابێت و مداخلەیەدا ڕۆلێکە سەرەکە بریزە ئەو دبێ داگرکردن لێبەلێ
ئەگەر ناتۆ بریارێکێ بستینە دێ باوەڕ ناکەم کو بریارێک ژێ دەرکەوە ji ber ku civata tenahiyê de Rusya heye Çîn heye û jaliyê din de jî bêjin pêkutiya fişara ji Îranê heye loma bawer nakim ki biryarek wiha ji NATOyê derkeve û derkeve jî NATO nikare ji Sûrî derkeve yanî ew welat niha tev li heve û rewş niha birastî jî vahîm e gelek xeter e. Erê çend serokên Emerîkî ketina Koçka Spî di hilbijartinan de kêmtir deng ji hevrekê xwe birîne li ser astê niştîmanî. Carekê, du cara, sê cara yan çar caran. Eger tu bersivê dizanî carê xwe ragire. Me ev raport heye li ser sistemê hilbijartinên li Amerîka dibin hilbijartinên serokatiyê ku dibêjne Electoral College. Ji destpêka sala ku hilbijartin lê tê nekirin her 4 sala carekê kobendên partiyan û hilbijartinên pêşîn li 5 wilayetên Emerîkî tên encamdan heta her yek ji du partiyên sereke berbijarên xwe naz bikin. Her yek ji du berbijaran li kongreyê partiyên xwe cêgirekî ji xwe re destnîşan dikin. Kongre bixwe baweriyê di dewana nûneratiya partiyê bikin dê berêkaniyê de ji bo Koçka Spî. Ev ca kampên ji bo hilbijartinên giştî û niştîmanî dest pê dikin û 4 berêkanî û miştûmir tên kirin heta roja hilbijartinan li 6 meha 11. Lêpiraniya wîlayetan tagirî ji partiyekê re bûye tor û edet. Wîlayetên bi rengê sor piraniya xelkê wan dengî didin komariyan. Wîlayetên bi rengê şîn piraniya xelkê wan dengî didin demokratan. Wîlayetên tagiriya wan tê guhertin ji hilbijartinekî ji bo yadin weka Florida, Ohio û Pennsylvania pir caran biryarderên encamên hilbijartinên serokatiyê ne. Zêdebarî berêkaniyê ji Koçka Spî re li roja hilbijartinên niştîmanî Emerîkî tevaya 435 endamên civata nûneran di Kongresî de û êk ji sê ji 100 endamên civata sînatoran heldibijêrin. Her wesa jimareka fermandarên wîlayetan û karbidestên diyên xwe jî. Li roja sêşemiya yekem heftiya meha 11 li 5 wîlayetên Emerîkî hevdem hilbijartin têne encamdan. Berbijar xebatê dikin dengên wîlayetan cuda cuda bibin. Her wîlayetekê du endamên civata sînatoran hene û li gora serhêjmêriya xwe endamên civata nûneran hene. Ev ca sengiya her yek ji wan wîlayetan li ser jimara endamên wê di Kongresê de dimîne. Bo nimûne, Kaliforniya mezintirîn wîlayet e bi serhejmêriyê 55 endam di Kongresê de hene. Du sînatorin û 53 endamên civata nûneran an ku 55 dengên hilbijartinê yan electoral vote. Texas 38, New Yorkê 29, Florida jî 29 û hindek wîlayetên piçûk bi tenê 3 endam hene. Li her wîlayetekê cuda cuda deng têne hejmartin. Berbijarê pitir ji nîva dengan li wîlayetekê birin ew serkeftiyê wê wîlayetê ye û dengên hilbijartinê yan Electoral College ji wî re ne dengên hevrikê wî pûç dibin. Jimara tevaya dengên hilbijartinê yan Electoral Vote qasî jimara tevaya endamên Kongresê ne an ku 538. Her berbijarekî serokatiyê 270 ji wana yan pitir birin ew serkeftiyê hilbijartinên serokatiyê ye û li 2 meho nîvên dipê re ew hikûmeta xwe da dimezirîne û li 20 meha yek sûnda serokatiyê dixwe. Ev ca eger ez bêjim 4 caran rêkeftiya di dîroka hilbijartinên serokatiya Amerîka da berbijarê pitir dengên xelkê seranserî Amerîka birîn neketiye seraya spî tu ji min bawer bikî. Ya yekê li sala 1824 bû John Adams kêmtir deng ji hevrekê xwe Andrew Jackson birin û kete seraya spî. Li sala 1876 Haynes kêmtir deng ji Samuel Talden birin kete seraya spî. Li sala 1888 jî Benjamin Harrison dîsan wî jî kêmtir deng ji Cleveland birbûn û kete seraya spî.
و یادماهیکێ لە ساڵا 2000 بوو و مەژی دیت جۆرج دەبلیو بۆش 5,406,110 دەنگ برن وی ji ئال گۆر بر ku 51,003,926 dengên seranserî birîn. Bîneran eger tu guhê xwe bidî siyasetên aboriyên her du partiyên helbijartinên serokatiya Amerîka tu yê bibînî ew soza didin ji bo qeyîmkirina Çîna navîn ya civaka Amerîkî. Gelo çima û kî tê hejmartin wek Çîna navîn? چینی مامناوەندی چینیشی گەورەیە لەبەر ئەوەی کە لای کەمی ژماری دانیشتوان 25 تا دەگاتە 62% ژماری دانیشتوان بەو چینە دەژمێرن. ئەو چینە بریتین لە خەڵکێک ئەپەر میدر کلاس هەیە کە لای سەروی ئەو تێژە خەڵکی وەکو ڕۆژنامە زۆک جەناب و دکتۆر و مهندیس و ئەوانە دەکەونە ئەو چینەوە لەلایەک ئەو چینێک خەڵکی لەبەر خەڵکی ڕۆشن بیرن خەڵکیین کاریگەریان لەسەر چینەکانی تریژێک گرنگە لەلایەکی ژمارەی دەنگدەران زۆرە بوو گوتم دەگاتە 62% پێک هاتی چینەکانی ئەمریکی. هەروە شتێکی تریژێ مەسەلی کۆکردنەوەی وەک دەزانین لێرە هەڵمەتی هەڵبژاردنەکان زۆر پشت دەبەستێ بە دۆنیشنەوە. ئەو خەڵکانە خەڵکێکن کە ژیانی ئابووریان سەقامگیرە و چینی مامناوەندیە لە ناحیە ئابووریەوە لە تەناهیا دژین لە ئاسایشە دەژین ستانداردی ژیانیان بەرزە ئەوانە کاریگەریی گەوریان هەیە لەسەر قەراردان ئەو کەس چێ دەبێت سەرۆکی داهاتووی ئەمریکا لەبەر بخۆش دەزانین بەشیشی تەنان بەشیشی ئەو جەماعەتە ئەو خەڵکە و چینە باوەڵێن بەشیشی باشیان پێیان دەڵێن ئەندیسایدد ڤۆتر چکاوەڕێ ئەوە دەکەن کە بزانن دەنگ بە شێ بدەن هێشتا دەخوایان یەکلا نەکردێتەوە چکە دانێت زیاتر ئۆبامایان زیاتر ئەوانە چی بینە مام ناوەندن ئەوانەی کە بڕیارن نەداوە بەڵێ بژێری ستاتیکانە زۆربیانن ئەوانش چاوەڕێ دەکەن کامیان بەرنامەیەکی باشتر پێشکەشەکە بووی دەنگ بدەن بەویان باڵێ کاک بەرزان ببورێت تۆ نمونەی ئێمەت هێنا کە ئێمە ڕەنگە چینی سەرەوەی چینی مام ناوەندش بین بەڵام زۆربەی ئەوانەی کە خۆمان دەبین و دیان ناسین دەتوانێت بڵێم هەژار پێناسی کە دەکرێت لێرە بۆ چینی مام ناوەندی بۆ نمونە پێناسی جۆرا جۆر هەیە بە جۆری بەڕام بەجێری ئابوووریەکە لە گۆشنێکە ئابوووریەکەوەی لە پێناسەکانی بریتێ لەو کەسانی کە لای کەمی نزیکی 6,000 دلار ساڵانە تاکو ڕۆنی دەڵێت 200,000 دلار بام ئۆباما دەڵێت 250,000 دلار ساڵانە پەیدا دەکەن لەبەر سێردەکەی ژمارەی زۆری تەنانەت مامۆستاکانیش لە مامۆسای سەرەتای تا دەکاتە مامۆسای زانکۆ لەگەڵ وتم ئەندازیار و هەندێک لە مدیرە بچووکەکانیش هەر دەکەون ئەو خانەی ئەو چینەوە کە پێی دەڵێن چینی مام ناوەندی. ناسا ئاژانسا ئەسمانیە ئەمریکی گەمیەک تایبەت یان کەرتی تایبەت کری گرتیە ji bo gihandina hine kelûpelan ji bo navenda esmanî ya cîhanî. Liftoff of the SpaceX Falcon 9 rocket. Kampanya SpaceX mûşekek berda bû gihandina gemiya Dragon bo navenda esmaniya nifnetewayî û gihandina kelûpelên pêtiviyên navendê û vegerandina kerestên vemayî ji bo erdê. Ev erkî êkiyê gihandina 12 baraya ji bingehê kampanya SpaceX li Kaliforniya li gora kontraktekê digel NASA bi milyonek û 600,000 dolaran. Weva cara duê ye kampanyeka bazirganî ya nehukmetê gemiyekê bihênêre valahiya esmanî. Kampanya SpaceX dibêjin ev zehmetiyeka mezin e. چونکە نزیکت لە بنکەی واڵایی و لایەنێکی تێدایە بە 100 میلیارد دلار لەبەر ئەوە بەڕاستی دەبێت ئاگادار بیت. ئێمە هۆکاری گواستنەوەکەمان دەدەینە دەستکەرتی تایبەت بۆ گەیشتن بە بنکەی واڵایی و ئیدی ناسا دەتوانێت سەنگی بخاتە سەر ئەوەی باشترین شت بکە قوڵبوونەوەی زیاتر بەناو واڵاییدا و ئەرکی نوێ لە هەسارۆکەکان و لەناو ئەستێرەی بارامیشدا. Gemiyên esmaniyên Rûsî û Ewropî û herwasayên Japonê jî dikarin kelûpelan û dezgehan bigehînin navenda esmanî lê gemiyên wan yên barî navegerin erdê weka gemiya Dragon. Egerçî NASA pênasînê dike bi xetera bikarînana gemiyên kampaniyên kertê taybet lê ew karê wê bi sanahîtir dikin û delîveyê didin NASA hizra bernamên zanistî bikin. SpaceX dibêjin ew çaverê diketin di demê 3 salên bên de gemiya wan mirova jî veguhêzit valahiya esmanî û wana vegerînte ver. Eger êkî ji te re got ew bi şans hatiye Amerîka yan çûye Amerîka baweriyê pê bike. Her sal bi milyonan kes daxwaza green card yan mafê mana destûrday li Amerîka dikin. Formên green card laterî ev sal li dûy cotmehê li ser saytê bernamên vîza Amerîkî hatin danîn lê ji bîr neke
نهر كسي فورما بربكا وي جرين كارد ورقرا أو بالشانس وردقرين. ڕۆز بە مەسەری یەکێکە لە بەختەوەرەکان ئەم ڕۆژنامەوانە کوردی ئێران لە ساڵی 1990 دا هاتوۆتە ئەمریکا پاش ئەوەی لۆتەری گرین کارتی بردەوە. ئەو کات لە لەشکردا بووم پەیامێکم لە خوشکمەوە وەرگرت و دەیگوت زۆر بە خێرا تەلەفۆنم بۆ بکە پەیوەندیم پێوە کرد و هەواڵەکەی پێڕاگەیاندم و زۆر خۆشحاڵ بووم شتەکانی خۆم ئامادە کرد و وڵاتم جێهێشت و 7 ڕۆژ ئاهەنگم گێڕا. ساڵی پار نزیکەی 8 ملیۆن کەس داواکاریان پێشکەش کردبوو تەنها 55,000 کەس وەرگیران. نەعیم کەریمی لە دایکبووی ئێرانەوە و تا ئێستا 3 جار تۆمارەکانی بۆ لۆتەری گرین کارت پڕ کردوێتەوە. هەز بە خۆشبەختی دەکەم لە چەند مانگی ڕابردوودا بەخت زۆر یاوەرم بووە زانکۆم تەواو کرد ژنم هێنا کارم دۆزیەوە و بەختیش لە چوارە نەک لە سێ. چەند ساڵێکە لۆتەری گرین کارت تەنها لە ئۆنلاین پڕ دەکرێتەوە ئەوانەی تۆمارەکان پڕ دەکەنەوە لە ڕێی ماڵپەڕەکەەوە ڕێنمایی دەکرێن و لە مانگی 5دا سەردانی ماڵپەڕەکە بکەنەوە تا بزانن ناویان هەیە یان نا. ئێمە هەوڵی دانانی سیستەمێک دەدەین تا داواکاران بتوانن خۆیان هەموو شتێک بکەن و پێویست نەکات لە ڕێی کەسێکەوە پارە بدەن تا بتوانن داواکاریەکانیان تۆمار بکەن. داواکاران دەتوانن دەستیان بە زانیارەکاندا ڕابگات هەر خۆشیان دەتوانن لە ڕێی ماڵپەڕەکەەوە بزانن وەرگیراون یان نا. ئەم لۆتەری گرین کارتە هەندانێکە بۆ کۆچبەری بەرەو ئەمریکا بە تایبەتی لە وڵاتانەوە کە ژمارەیەکی کەمی وڵاتیانی لە ئەمریکان. وڵاتانی وەک بەرازیل و بەنگلادیش ناتوانن سوود لەم لۆتەریە ببینن بەڵام لە وڵاتانی ترەوە بە ملیۆنان کەس هەوڵی بۆ دەدەن وەک هیوایەک بۆ ژیانێکی نوێ. کاتێکی زۆری خایەن بۆ من 5 ساڵی ویست تا بڕیار بدەم هەموو شتێک جێبێڵم و بزانم 5 یان 10 ساڵی داهاتوو لەکوێ بم. ئێستا زۆر خۆشحاڵم کە گرین کارتم هەیەەوە ئەمەش بە شێوەیەکی بەرچاو ژیانمی گۆڕی. داواکارە بەختەوەرەکان لە سەرەتای مانگی 5دا دەزانن ئایا داواکانیان پەسەند کراوە یان نا تا بە لۆتەری گرین کارت بێنە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە. ئەفجا ئەگەر تە بڤێ شانسی خۆ تاقی بکی ئەوە ماڵپەڕی گرین کارت لاتەریە ئەمریکا www.dvlottery.state.gov و لێ یەکی گولانە 2013 ناوین خوددان بەختێ باش وێ بێ ئەشکەرەکن و ڕاگەهاندن. هون دەکارن vê بەرنامێ تەماشا بکەن لەسەر ماڵپەڕی دەنگی ئەمریکا www.dengiamerica.com یان دەنگی ئەمریکا.com و ببن هەواڵێن مین فەیسبووکێ کورد کونەکشن ئیمێلامە ئەڤە کورد کونەکشن @voanews.com و هەتا لە هەفگەهاندنەکادی هەر شاد و بەختەوەر بن.